ئەمە دوکانی پورە شەمسە محەممەدی تەمەەن 76 ساڵە لە ناو بازاڕی چەمچەماڵ کە ماوەی 26 ساڵە سەرقاڵی ئەم کارێ و خۆی بژێوی ژیانی خۆی دابین دەکات و باس لەوە دەکات پاش ئەوەی لە ساڵی 1990 مێردەکەی کۆچی دوایی دەکات و ئەم دوکانە لە دوای خۆی بەجێ دەهێڵێت ئەوا بۆ بژێوی ژیانی خۆی درێژە بەم کارە دەدات و تا ئێستا بەردەوامە لەسەری و تەنها هاوکاریشی تەنها برازاکەیەتی. دایجان خوا بازاڕ بێ. یاخوا بەخێر بێ. ناوی خۆتمان پێ بڵێ شەمسە محەممەد سلێمان. دای حاجی لەکێوە خەریکی ئەم دوکانە و ئیشوکار لە شەڕەکەی کۆیتەوە. یعنی 25 ساڵە. بەڵێ. بەڵێ. تۆ هەر خۆتی لە ماڵەوە یا کەس هاوکاری دەکا لێرە؟ وەڵاهی برازایەکم باوکی برازامە تاقەکەمێ دانیشێ. بەڵێ. تەلەبەیە. بەڵێ. ئیتر لە ماڵەوە هەر خۆم و بەس برازایەکم لەگەڵمە ئەوە جیایە و یعنی بە تەنها ژێم. بەڵێ. نەخێر نەخێر منەڕم هەن نەبووە. مێردەکەیشم لە پێش ڕێگەی کۆیتەوەتە قوربانتوو. فەنا بەخۆی شەڵا خوا لێ خۆش بووە. لە بەشێکی تری قسەکانیدا پورە شەمسە ئامۆژگاری بەرپرسانی هەرێم دەکات و باس لەوە دەکات ئەگەر خۆی نەتوانێت دوکانەکەی بەڕێوە ببات ئەوە وازی لێ دەهێنێت بۆیە بە بەرپرسانیش دەڵێت ئەگەر ئێوەش ناتوانن وڵات بەڕێوە ببەن ئەوە بڕۆن و جێ بهێڵن بۆ کەسێک کە بتوانێت ئیدارەی وڵات بدات. وەکو ئادای حاجێکی بەتەمەن چیت هەیە بۆ دەسەڵاتداران ئامۆژگاری چییە بۆیان؟ وەڵاهی بن ئامۆژگارێکم ئەوەی ئەگەر بۆی راچێتە ڕێوە جێمان بێلێ ئەگەر بۆشمانە چێتەڕێ بەڕێک و پێکیمان باتە ڕێوە نەوتەکەمان بداتێ موچەکەمان بداتێ لەوە خوێن خۆمانە موچەکە ئاوەکەمان کارەباکەمان بداتی ئاوەکەمان بداتی ئاوەکەمان باشە بەس کارەباکە و نەوتەکە و موچەکەمان خراپە ئەگەر ئەو حکوومەتی بۆ ئەکرێ بمان باتە بۆشی ناکرێت جێمان بێلێ ئەروەخوا حافیزی بێ بۆ چوو ئەڕوا بڕوە زەرەرترما لێ نەدا کوردستان بتەقێتەوە نەوت غەرقێکە ئازرەتمان ئەو نەنەوتە یعنی چی ئەمە حکوومەت وابێ من ئەگەر ئەم دوکانم بۆ نەچێتە ڕێوە جێێلم. ئەگەر قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان وای لە کۆمەڵی ئافرەت کردی بێت کە بە دوای بژێوی ژیاندا بگەڕێن ئەوە پورە شەمسە ماوەی 25 ساڵە لەم دوکانەدا خۆی بژێوی خۆی دابین دەکات و ئامادە نییە هاوکاری لە کەسانی دی وەربگرێت. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.